30 ساڵ بەر لە ئێستا و لە 19 ئایاردا یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. ئەو کات گەلی کوردی باشووری کوردستان ئومێدیان لەسەر هەڵبژاردنەکە هەڵچنی و بە نزیکەی لە سەدا 96 ئەوانەی مافی دەنگدانیان هەبوو بەشداری پرۆسەکەیان کرد. بە درێژایی 30 ساڵی ڕابردوو بەهۆی قۆڕقکاری هەموو پایەکانی حکومڕانی بۆ خزمەتی ژمارەیەک بنەماڵەی سیاسی و گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی و بە حزبکردنی هەموو کایەکانی ژیانی حکومڕانی و بێبەهاکردنی پەرلەمان سات لە دوای سات خەڵک و هاوڵاتیان لەسەر پێکەوتنی حکومڕانی ڕەشید بێهیوابوون. بۆیە دوا ئومێدیان بۆتە دوورخستنەوەی ئەو تیمە شکست خواردووی حکومڕانی لە شانۆی دەسەڵات و قەڵەمڕەوی. بۆیە ئەمڕۆ دەتوانین برێن لە خراپترین حاڵەتی دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانیش باز لە توێژینەوەیەک دەکات کە کوردی کام پارچەی کوردستان بێ ئومێدترینە. لە ئەنجامدا کوردی باشوور بێ ئومێدترین دەرچووە لە کاتێکدا کورد خۆی حکومڕانی خۆی دەکات و خاوەنی پەرلەمان و حکوومەت و دامەزراوەی دەستوری خۆبەڕێوەبەریە. بە پێی لێکۆڵنەوە کە دەرچووە لەسەر خەڵکی کورد لەکوێ لە هەموو شوێنێک زیاتر ناڕازینە و بێتاقەترن بەداخەوە ئەو کوردانێک کە لە هەرێمی کوردستان دەژین لە کوردانی هەموو پارچەکانی تر بێتاقەترن وەڕسترن و ناڕازیترن لە بارودۆخەکە. لە حاڵەتێکدا لە هەرێمی کوردستان زۆرێک لە حکومڕانی خۆی هەیە بە بەراورد لەگەڵ بەشەکانی کوردستان، بەڵام لە لێکۆڵنەوەکانەوە دەرکەوتووە کە خەڵکی دانیشتی هەرێمی کوردستان لە کوردەکانی هەموو پارچەکانی تر بێتاقەترن لە حکومڕانیدا. ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خۆل لە دوای خۆل پەرلەمانی کوردستان لە ڕێی ئەو حیزبانێک کە دێنە ناو هەڵبژاردنەکان بە تایبەتی حیزبە فەرمانڕەواکان و گەورەکانی هەرێمی کوردستان هەوڵیان داوە کە ئەم موئەسسەسەیە لاواز بێتن، ئەم موئەسسەسەیە لە پارسەنجی هێزە لە حکوومەت لاوازتر بێتن بۆی نەتوانی بە ئەرکەکانی خۆر هەربستێن. ڕۆژنامە نووسێکیش دەڵێت پارتی ویەچێتی ئەو کات بە ئامانجی ئەوەی لە سەدا 60 کۆی دەنجی کوردستان ببەنەوە و حکوومەت و پەرلەمان ببێت بە هی ئەوان بەشداری هەڵبژاردنیان کرد. ئەو کات و ئێستاش چاوەڕێی ئەوە نەبوون دەنگدەرانیان بۆ ڕێژەی لە سەدا 13 دابەزێت. پارتی پیا و بە تەنها دەتوانێت پەرلەمان زۆری نەبێ و حکومەت پێکبێنێ یەکێتیش هەر بەهم. بۆیە بەو نیەتە هات داخلیان پرۆسە بوون کە دوایی دەرکەوت ئەم نەتیجەوان نەکەوتەوە. دۆخی پەرلەمان ئێستا ڕەک گەڕاوەتەوە بۆ هەمان دۆخی ساڵی 1992 کە 20 ساڵ پێش ئێستا پەرلەمان هەڵبژارد، چونکە هێشتا ئیرادەیەک دەیەوێت خۆپسەپێنێ بە هەمان عەقڵەتی ساڵ 92 و ئەو کورسەی کە پارتی سەپاندی لە ئاخر هەڵبژاردن لە 2010 کە بەشی زۆری تەزویر بوو لە کۆمیسیۆن خۆیان ئەمە یاکلاکردەوە بۆ ئەو بوو کە فعلەن زۆری نەبن لە پەرلەمان، بەڵام زۆری نەنین بە پێکهاتەکانیشەوە زۆرینەیەکی زۆر لاوازە ناتوان ئیرادی خۆیان بسەپێنن. دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە نێویشیاندا پەرلەمانی کوردستان لە ئێستادا بێڕۆڵ و ناوەڕۆ کراوە و بە جۆرێک کە توانای لێپرسینەوەی نەبێت لە حکوومەت و وەزیرەکان و لە ئێستاشدا بە هۆکاری ململانەی پارتی ویەچێتی ماوەی زیاتر لە 2 مانگە پەرلەمان پەکخراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.